بەڕێزێکی تر پرسێت بێز ئەحمەد منداڵەکەم سەری زۆر عارەقەکات و گەرم ئەبێت لە کاتی خەوا هۆکار چییە؟ بەڕێز مەسەلەی عارەقکردنەوەی منداڵان هۆکاری ینی بڵێن مەترسیداری لە پشتەوە نییە. لە منداڵم حاڵەتە زۆر زۆرە بە تایبەتی و خۆتەڵی لە کاتی خەوا پشتی سەران ڕەخکات و یان سەران ڕەخکاتەوە. هۆکارەکە شێوە زۆر جار عارەق ڕژێنمان هەیە. عارەق ڕژێنەکان لە خۆمانە لە تەمەنی گەورەیە سێرەکەی بە تایبەتی لە هاوینانە جسممان زۆر عارەقاکاتەوە. بەڵام لە مناڵە زیاترم عارەقکردنەوەی لە سەریایەتی هەستەکەی سەری عارەقاکاتەوە جێگای مەترسی نییە. تەنیا یەک حاڵەتی ئاگادار بە ئەگە مناڵەکە لە کاتی شیر خواردنە عارەقی کردەوە و هیلاک بوو ئەمە شتێکی جیاوازە ڕەنگە پەیوەندی بە دڵێەوە هەبێ یان پەیوەندی بە نەخۆشیێکی ترەوە هەبێ کە پزیشک بۆ دیاریەکات ئەو حاڵەتیان شتێکی تایبەتەوە بۆ ئاگاداری.